بۆچی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم ڕەوانە ناکرێت؟ زانیاری لەسەر دابەشکردنی موچەی هێزە ئەمنیەکان لە تیوارەوە بزانە. حکوومەتی هەرێمی کوردستان ناوی هێزە ئەمنی و سەربازیەکانی بە کۆد بۆ بەغدا ناردووە و وەزارەتی دارایی عێراقیش داوا دەکات ناوەکانیان ڕەوانە بکرێت نەک کۆدەکانیان. باپەی زانیاریەکانی تیوار ئەو پرۆسەیە درێژە دەکێشێت ئەگەر سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بە بڕیاری تایبەتی خۆی پارەکە ڕەوانە نەکات. سەرچاوێکی بەرپرسیش لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە تیواری ڕاگەیاند. ئەو پرسە دەستوەردانی سیاسی تێدا نەکرێت بە شێوە ئیداری و بەخواستی وەزارەتی دارایی عێراق بێت چارەسەر ناکرێت. ئەمڕۆ پێنجشەممە 23 ئایاری 2024 قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم با ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند لەگەڵ بەغدا ڕێکەوتن داتا و زانیاری لیستی ناوی هێزە ئەمنیەکان بۆ وەزارەتی دارایی عێراق بنێرن بۆ ئەوەی موچەکانیان لە کاتی خۆیدا بنێردرێت. ئەگەرچی بڕیار بوو موچەی هێزە ئەمنی و سەربازیەکانی هەرێم لە ڕۆژی سێشەممە دابەش بکرێت، بەڵام وەزارەتی دارایی عێراق پارەکەی ڕەوانە نەکرد. ئەوەش نیگەرانی لای هێزە ئەمنیەکان دروست کردووە لە کاتێکدا فەرمانبەرانی مەدەنی هەرێم موچەکانیان وەرگرتووە. بەپێی لە دوانەکەی جێگری سەرۆکی حکوومەتیش بێت کە دەڵێت لەگەڵ بەغدا ڕێکەوتن کراوە داتا و زانیاری و ناوی هێزە ئەمنیەکان بۆ وەزارەتی دارایی عێراق بنێرن. سەرەتای هەفتەی داهاتوو تا ناوەڕاستی هەفتە موچەی هێزە ئەمنیەکانیش دەگات. بەرپرسێکیش لە وەزارەتی دارایی هەرێم بە تیواری ڕاگەیاندووە لەگەڵ گەیشتنی پارەکە بەبێ وەستان دەست بە دابەشکردنی موچەی هێزە سەربازیەکان دەکرێت.